وەکو تاکێکی ئەم کوردستانە مافی دەنگدانم هەیە و ڕۆژی دەیدا دەچمە سەر سندوقەکانی دەنگدان و دەنجی خۆم دەدەم بۆ کاندیدەی کە بەرگری لە مافەکانی گەلی کورد دەکەن. من وەکو گەنجێک بۆ جاری یەکەم ئەچم بۆ سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بەو لایەنە دەدەم کە ئەمن و ئاسایشی کوردستانی پاراستووە. دەنگدەم بۆ کاندیدەی کە مافی گەنج دەپارێزێتەوە مافی استفادەی هەیە بۆ دەڤەری ڕاپەڕین و دەڤەرێک کە تا ئێستاکانە خزمەتگوزاری بۆ نهاتووە بۆ شێوەیەکی بەرچاو و بۆ گەنجانی کە تا ئێستاکانە دوورە بەرەو هات نەران دەڕۆن و خزمەتیان پێ نەگەیشتووە. لە هەڵبژاردننی ئەو جارە بەشدار دەبم بۆ ئەوەی قورسایی پێگەی کورد وەکو جاران بمینێ لە پەرلەمانی عراقی و چەند لە چار خولی ڕابردوش بەشداریمان کردیەوە ئەو دەنگ دەدەم بەو کاندیدانی کە پێشتریش دیفاعیان کردیە لە مافەڕەواکانی گەلی کورد.